بەجەستەیەکی شەکەت و ماندووەوە ڕۆماڵێکی خاڵی لە هەموو دەنجێک و پڕپڕ لە وێنەی خەیاڵی ئازیزانی گەڕایەوە. مەحموود عەلی هاوڵاتیەکی تاقانەی ئەنفالە و لە شەڵاوەکانی ئەنفالدا سەرجەم ئەندامانی خێزانەکەی لەدەستداوە. ئەم هاوڵاتیە بە ئاه و حەسرەتێکی قوڵەوە چیرۆکی ڕۆژی لەدەستدانی ئازیزانی دەگەڕێتەوە کە بە فێڵ و فریوی مستەشارەکان تەواوی خانەوادەکەی کە دەکەس بوون لە کچ و کوڕ و خێزانی سەرجەمیان بێسەر و شوێن کراون. سواری ماینێکەوە هات گوتی وەڵی قەوەتی دەرچۆ بۆ خاخەوان بە ئیسمی خواکەمە ئەو ناوە ئەنفالەکرێن. وەڵا وەک هاتینەوە دوو کوڕ ئامۆزام لە سەمەکە دانیشت بوون ئەوە بوو بە دەوری عەسر و پاژنیوەڕۆ چایان بە ئێمە کەوت و دەستیان کە دەگریان ناویان قاسم و ستار وەک ئامۆزای کوڕی ئامۆزای خۆم بووم. کوڵگوتماوە بۆ دەگرن گوتی وەڵا ئەمڕۆ جێشوجا شاد دەوری ئەم چەمەی گرت و چ مەخلوقی لەم چەمە بوو گشتی گرت و بردی. گوتمان جاشکانتان نەناستی گوتی بەڵێ وەڵا ئەو بایزە کەوتووە پێش قەوەتەکە ئەو قەوەتەی هێنا و گوتی سەرکەون وەڕن خانووتان بۆ کراوە لە مەجمەعە وەڕن حکومەت خانوو بۆتان کردووە وەڕن بۆ خانووکانتان. گوتی هەتام هەلەکەی هەموو خاوە کرد و ترسی شکاو گوتی ئەوەی نەشیدی هاتە دەرەوتی وەڵا مادام حکومەت خانی بۆمان کرد بێ و بڕۆین بۆ ناو خانوو چیەکەی لەم چەمە بێنان و بێ ئاو بە لەم چۆل و حۆلە گوتی مەخلۆقەکەی هەموو گردەوە کرد و بردی. هاتین گەلێ گەڕین نە منداڵ مابوو نە کەس نەمابوو هەمووی هێنابوو لەم پشتەوە دابێ دەست ئەسکێرەکە و سوار ئیڤەی کرد و بردی بۆ تۆڤزاوە مەخلوق ئێستا 20 کەسم ئەنفالە بخۆم 4 کوڕمی تیا و 4 کوڕ و 5 کچمی تیا و خێزانەکەم ئەمە 10 نەفەر براکەم 5 نەفەر بوو ئەو برام 5 نەفەر بوو. کە هاتن مەوسمی گۆرانی و شەوقی ئەو هەموو ساڵیان خستە چاڵێگا گرەوە ئەو هەموو دەرگایەیان لەسەر تەنیایی ڕوحەکان داخست ئەو هەموو خەونەیان بەسەر چڵەیەکی وەحشەتەوە جێهێشت. 3 ساڵی 4 ساڵی بەتەمای ئەو بوون بێنەوە دەمانگوون ماون هاکات حکومەت بەریانی داویا لە لایەکەوە بانگەمان دەستکەوم هەر چاوەڕاوین بەخدا بۆ خۆم دەتەکێ خانوومان نەکڕی کەساباتمان نەکرد بە قەوڵ بنەوە حەلال دەمەگوت ئەو ڕستپێرە منداڵەکان دێنەوە بە احتیاجی خاوین نەبین بەخوا خانوویەکم کڕێنەوە حاوی تالیبەی داڕستی ئین گەڵناغات گوتم منداڵەکان ئەنفالەوە ئەم ڕستپێرە دێنەوە بە جێیەکمان هەبێ. دوای بێئومێدبوون لە گەڕانەوەی کەسوکارەکەی لە بیابانەکان ئەم هاوڵاتیە ڕوو لە گوندەکەی دەکاتەوە و لەو کاتەوە تا ئێستا بەتەنها لە خانوویەکدا دەژێت و تەنهایی و بیرکردنەوە لە یادگارەکانی کەسە لە دەستچۆکانی زۆرترین کاتەکانی تەمەنی ئەم پیاوەیان داگیر کردووە. وەڵڵاهی ئیتر ئەلام ماڵە جیرانانە خواڵ ناگرێت باشن باگ مەکەن و ئیترن نانە لەوێت چایە خۆمون ئاشە خۆمون نانە خۆم ئیتر جیرانەکان ماڵیان ئاوا بێ بۆم گەلێ چاکن خێزانم پێک نێنە من دەسەر خێزانم لە بەردەسەر جیران تازە بە تازە بڕۆمە بۆ خێزانیکە لەوە خراپتر چی کە هەیە وەڵا ئەوە دێ لەخوا بەزیادە سجن نین و بۆ خۆمان دێنە دەرەوە دەگەڕێن ئەگەر وەک سجنە فەرقی چییە؟ واللهی ئەوە دەمان بیر کردەوە تازە وەک مەیلۆدیان مەویست بین و بڕێکی بە قورئان یەک تاقە فەردەی من چمەشی ژن و منداڵم هەتاکوی پارێژ مابوو
وقتم ولا بايت كلا بتساوي بخش منو دش تساوي ما خنتيم ئەم بەهاشتەیان بای خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری کرد ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری مستشارەکان ئێستا هەمووە معاشیان هەیە و خانوویان هەیە و حتاقیش داگانەکە ئەم هەموو ئەنفالیان بەگردا و شاخ بە شاخ و کون بە کون دەگەڕان لە دوای دیاندای دەست حکومەتەکەم جەلەمۆرد کە بە هەڵەبجەی بچووک ناسێنراوە یەکێکە لە گوندەکانی سنووری ناوچەی شوان و شێخ بزێنی و سەر بەناحی ئاغجەلەرە لە قۆناغی چواری پرۆسەی ئەنفالدا لە دەی ئایاری ساڵی 1970دا سوپای عێراق لە کۆی 500 کەسی دانیشتووی گوندەکە 481 کەسیانی ئەنفال کرد. سەرباری ئازار و ناڕەحەتەکانی ژیانکردن لە 22 ساڵدا بەتەنهایی بەڵام ئەگەم هاوڵاتیە دەڵێت دەستگیر نەکردن و دادیای نەکردنی جاش و مستەشارەکان و نەهێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان هێندەی ئەنفالکردنی کەسوکارەکەی ئازاری پێداوە. ڕزگار جەبارێن ئارتی گوندی جەلەمۆرد.